شنگال لە لێواری تەقینەوەدایە. کاتژمێری 0 و کارەساتێکی نوێ. شارپرێس. شنگال ئەو ناوەی هێشتا بۆنی ئازار و قوربانی لێدێت. جارێکی دێکا دەخرێتەوە ناو گێژاوێکی سیاسی و سەربازی مەترسیدار. لە کاتێکدا جیهان چاوەڕێ ئاوەدانکردنەوەی قەزاکە بوو، ئێستا هۆشداریەکان لە ناوەندە ئاکادمی بۆ سیاسیەکانی سلێمانیە دەگەنەوە لووتکە. هۆشداری لە پێلانێکی داڕێژراو کە ئامانج لێ تەنها کۆنتڕۆڵکردنی خاک نییە، بەڵکو لێدانی ڕەگ و ڕیشەی ناسنامەی کوردی و پێکهاتە ڕەسەنەکەیەتی. شرۆڤەکاران ئاماژە بەوە دەکەن لە نێوان بەرداشی هەژمونی تورکیا و لاوازی سەروەڕی عێراقدا شنگال وەک خاڵی یەکلاکەرەوە دەردەکەوێت کە کەوتنی تەواوی هاوکێشە ئەمنیەکانی ناوچەکە دەگۆڕێت. جموجۆڵە سەربازیە کوتوپڕەکان و ڕێکەوتنی پشت پەردەی نێوان بەغدا و ئانکارا ئاماژەن بۆ ئەوەی کە شنگال چیتر تەنها شارێکی وێرانبوو نییە، بەڵکو بۆتە مەیدانی یەکلاکردنەوەی جەنگێکی هەرێمی کە ڕەنگە ئەم جارەیان نەخشەی دیموگرافی ناوچەکەش سەرلەبەر بگۆڕێت. ئەی لێدوانە توندەکانی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا گومانەکان بوون بەڕاستی. تورکیا بە ئاشکرا باس لە پاکتاوکردنی ناوچەکە دەکات، بەڵام چاودێران دەپرسن ئایا مەبەست تەنها پەکەکەیە یان شنگال وەک پردێکی استراتیژی بۆ گۆڕینی دیموگرافیای ناوچەکە دەبینرێت. جۆڵاندنی سوپای عێراق و کۆکردنەوەی چەک لەم کاتەدا وەک تەواوکاری ئەو فشارە ئیقلیمیانەیە دەبینرێت کە دەیانەوێت ئێرادەی خۆسەری شنگال تێک بشکێنن. ئەو جموجۆڵە سەربازیەی عێراق کە بە هەماهەنگی لەگەڵ فشارەکانی ئانکارا دەستی پێکردووە ترسی لای ئیزدیەکان دروست کردووە. کۆکردنەوەی چەک لە دەستی هێزە ناوخۆیەکان کە خۆیان بە پارێزەری خاکەکە دەزانن دوای کارەساتی 2024 وەک هەوڵێک بۆ بێبەریکردنی شنگال لێک دەدرێتەوە. ئاکادیمیستانی سلێمانی دەڵێن ئەمە تەنها جۆڵەیەکی سەربازی نییە، بەڵکو سەرەتایەکە بۆ تەسلیمکردنی شنگال بە ئەجیندایەک کە ناسنامەی نەتەوەیی و ئاینی ناوچەکە دەسڕێتەوە. ئەم دۆخە نوێیە وای کردووە دەنگە ناڕازیەکان لە ناو ماڵی کووردا بەرزتر ببنەوە. بانگەوازەکان ئێستا ڕوون و جەخت دەکەنەوە لەسەر ئەوەی نابێت شنگال بکرێتە قوربانی ململانی حیزبی و پێویستە بەپەلا دۆسیەی شنگال ببرێتە ناوەندی یاسایی و نێودەوڵەتیەکان بۆ ڕێگری لە فەرمانێکی نوێ کۆمەڵکوژی. هەروەها جەخت دەکرێتەوە کە ناسنامەی ئیزدیەکان هێڵی سووری ناسنامەی نەتەوەی کووردە و هەر دەستکاریەک تیایدا برینێکی ساڕێژ نەکراوە لە جەستەی کوردستان. ئایا شنگال دەبێتە قوربانی ڕێکەوتنی ژێربەژێری هێزە ئیقلیمیەکان یان کورد دەتوانێت بە یەکڕێزی و فشارە یاساییەکان ئەو پلانە پڕلەکینە پوچەڵ بکاتەوە؟ ئەوەی ئێستا لە دەوروبەری شنگال ڕوودەدات زەنگێکی مەترسیدارە بۆ هەموو لایەک، زەنگی پاراستنی ناسنامەیەک کە بە خوێن نووسراوەتەوە. لە کاتێکدا جیهان چاوی لەسەر ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، شنگال جارێکی دیکە دەبێتەوە بە مەیدانی ململانکەیەکی سات کە خەریکە دەگۆڕێت بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی. جموجۆڵە چڕەکانی بەغدا و ئانکارا و گۆڕانکاریە سەربازیەکانی سەرسنوور ئاماژەن بۆ قۆناغێکی نوێ کە ڕەنگە نەخشەی ئەمنی ناوچەکە سەرلەبەر بگۆڕێت. سەردانەکەی وەزیری بەرگری عێراق بۆ تورکیا و کۆبوونەوەی لەگەڵ لووتکەی دەسەڵاتی ئەو وڵاتە تەنها سەردانێکی پرۆتۆکۆلی نەبوو. زانیاریەکان باس لەوە دەکەن تورکیا فشار دەخاتە سەر عێراق بۆ پاکتاوکردنی کۆتایی نەیارەکانی شنگال. ترسناکترین بەشی ئەو گۆڕانکاریانە پرۆسەی گەڕان و پشکنین و کۆکردنەوەی چەکە لە گوند و کۆمەلگاکانی شنگال. بۆ کۆمەڵگەی ئیزدی چەک تەنها ئامرازێکی سەربازی نییە، بەڵکو هێمایەکە بۆ مانەوە یادەوەری ساڵی 2014 و جێهێشتنیان لە بەردەم چەقۆی داعش وای کردووە هەر هەوڵێک بۆ چەکداماڵین بەبێ بۆنۆی گەڕەنتیەکی نێودەوڵەتی و هێزێکی ناوخۆی جێگەی بڕوا وەک هەڕەشەیەکە بۆ سەر ژیانیان ببینرێت. هەوڵەکان بۆ دروستکردنی یەکە سەربازیەکان بە ناسنامەی تایبەت و گۆڕینی فەرماندەکان گومانی ئەوەی دروست کردووە کە پلانێک هەبێت
بۆ گۆڕینی پێکهاتەی دانیشتوانی ناوچەکە. شنگال لەسەر لێواری تەقینەوەدایە. ئەگەر بەغدا و هەولێر نەگەنە ڕێکەوتنیکی سیاسی ڕاستەقینە کە تێدا خەڵکی ڕەسەنی شنگال بەشدار بن لە بڕیارە ئەمنیەکان، ئەوە ناوچەکە بەرەو شەپۆلێکی نوێ توندوتیژی دەچێت. کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەرپرسیارە لەوەی ڕێگری بکات کە جارێکی دیکە شنگال ببێتە قوربانی بەرژەوەندیە سیاسیەکانی دەوڵەتی دەوروبەر. شنگال تەنها ناوێکی سەرنەخشە یان خاڵێکی استراتیژی نییە بۆ کێبڕکێ هێزەکان، بەڵکو برینێکی ساڕێژ نەبوو مرۆڤایەتیە بۆ کۆمەڵگای ئیزدی. مێژوو لە ساڵی 2014دا وەستاوە و هەموو جۆڵەیەکی سەربازی و ڕێکەوتنێکی سیاسی لە بری هیوای گەڕانەوە سێبەری ترسێکی نوێ دەخاتە سەر ژیانیان. مەینەتی ڕاستەقینەی ئەوەیە کە دوای 10 ساڵ لە جینۆساید هێشتا ئیزدیەکان ناچارن لە نێوان کەمپی ئاوارەیی و نیشتمانێکی پڕ لە سەربازگا یەکێکیان هەڵبژێرن. تاو کاتەی مرۆڤ وەک شکۆ ناسنامە نەبێتە چەقی بڕیارەکان، شنگال وەک گەواهیدەرێکی زیندوو لەسەر بێدەنگی جیهان و بێباکی سیاسەت دەمێنێتەوە. شارێک کە شەوان بە دیار یادەوەری قوربانیەکانیەوە دەگری و بە ڕۆژیش بە دیار هێز و چەکی سەربازی و سەر و سیمای هێزی گەلی جیاواز و زۆر و زەوەندی هەناسە بڕکێتی.